پزیشکانی دامەزرا و دەرچوانی دانەمەزرا و لە بەردەمی نەخۆشخانەی شاگر بوونەتەوە و داوای دامەزراندنی ئەو بەشە پزیشکانە دەکەن کە لە ساڵی ڕابردوودا تەخەڕوجیان کردووە و ئێستا دانەمەزراون کە ئەمانە کۆلێژی پزیشکی گشتی دەگرێتەوە. نەچمە لای نوێنەری ئەو پزیشکە دامەزراوانە سڵاوە لێبێ داواکاریەکانی ئێوە چیە بە دیاریکراوی بۆ هاتوونەتە پاڵ دانەمەزراوەکان؟ ئێمە مەبەستمانە دەنگمان بگات چونکە ئێمە وەکو پزیشکانی دامەزرا و هەموو ساڵێک پلەبەندیمانەیە. ئەم پلەبەندیمان ئێستا دواکەوتووە وەستاوە لەبەر دانەمەزراندنی ئەم پزیشکانە کە ئەمانە کلێنێکی گەورەیان دروست کردووە لە ئێستا. باشە ئەوان دانەمەزرێن ئێوە پلەبەندیەکانتان بۆ ناکرێ؟ پلەبەندیەکانمان بۆ ناکرێ باڵ. ئەمە کاریگەری تەنها لەسەر ئەم چینی ئێوە هەیە کە ساڵی پێش ئەوان دامەزراون یاخود لەسەر چینەکانی دواتریش لەسەر تەواوی سیستەمی تەندروستی و تەواوی چینەکانی ناو پزیشکانە بێت هەم بە پزیشکی نیشتەجێ خولا و پلەبەند و پایە بڵندیش و واتە ناتوانین ئەوە بکەنەوە جارێکتر دراسات و هەموو شتێک ئەوەستێت ئەگەر بێت و پزیشکانە دانەمەزرا. ئێوە چەند پزیشکن کە پاڵپشتی ئەمانەکان؟ ئێمە بە نزیکی 1200 پزیشکە بین دامەزراوە بە دامەزراوە بەس دامەزراوە بەڕێزەیە بەڵێ ئەوەی کایبینن ئەمە گربوونەوەی پزیشکانی دامەزراوی ساڵی پارە لەگەڵ پزیشکانی دامەزراو دەرچوانی کۆلێژی پزیشکی کە ئەمڕۆ لێرە گربوونەوە دوێنێش گربوونەوە لە بەردەمی بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی و بەڵام ئەمڕۆژ هاتوونەتە بەردەمی نەخۆشخانەی شار و پزیشکانی دامەزراو لەگەڵیاندان. کات و سڵاو لێبێ تۆ دامەزراوی؟ نەخێر ئێمە پزیشکانی دانەمەزراوین. داواکاریەکانتان چییە؟ وڵی جاڕاستی داواکارەکانی ئێمە دووبارێ و دووبارەش یەکەینەوە کە داوای دامەزراندن دەکەین و بە زووترین کات ئیشەڵا دامەزرین. باشە ئەگەر لە حاڵەتێکا دانەمەزرێن پلانت چییە بۆ ژیانێ؟ وڵی جا شتێکی دیاریکراو نییە چونکە ئێمە حەز دەکەین لە بوارەکەی خۆماندا ئیش بکەین و خزمەت بکەین ئەگەر ئاواش زیاتر تێپەڕێت عیلمەکەمان بیرەچێتەوە بەڕاستی بەداخەوە. واتە تاکو لە ماڵەوە بن ئێوە ئەو عیلمەی فێربوون بیرتانەچێتەوە؟ بەڵێ چکە ممارەسەیە بێ بەردەوام ئەزمموی ئێمە ئیشەکە بکەین. ئەگەر لەم ساتەیە بکوێتە ساڵێکی تریشەوە ئەمە گرفتە بۆ دروستەکە؟ بەڵێ بێگومان وە گوتم ئێمە بێ بەردەوام ممارەسی ئیشەکەمان بکەین و عیلمەکەمان بیر نەچێتەوە لە ناو نەخۆشخانەکاندا بین. ئێوە ناتوان بچنە نەخۆشخانە تایبەتەکانەوە دەوام بکەن؟ نەخێر ئەوانیش ئەڵێن ئەبێ دەوامی حکومیتان کردبێ اینجا ئەتوانن بێنە لای ئێمە بۆی ئەوان ڕێگە نادن. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەمان پزیشکانی دامەزراوی ساڵێک لەمەوبەرن و ئەو پزیشکانەشی لە ساڵی ڕابردوودا کە لە کۆلێژی پزیشکی گشتی دەرچوون خوێندنیان تەواو کردووە دانەمەزراون بۆیە داوای دامەزراندنی ئەو چینە لە پزیشکان دەکەن بۆ ئەوەی کە دابمەزرێن بۆ ئەوەی کە گرفت بۆ ئەو ساڵانی ڕابردووش دروست نەبێت کە تیایدا دامەزرا بوون.